لەگەڵ ئەوەی بڕیار بوو لایەنە سیاسیەکان نوێنەری خۆیان بۆ لێژنەی بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنی ڕیفراندۆم دیاری بکەن، بەڵام تا ئێستا هیچ کام لە حیزبەکان نوێنەری خۆیان دەستنیشان نەکردووە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایدەگەێنێت ڕیفراندۆم پێویستی بە هەمانجی و یەکەڵوێستی تەواوی نێوان لایەنەکان هەیە. ئەو کۆمیتەی پێکبێنن کە ئەرچی دەخاتە سەرشانی خۆی بۆ چۆنیەتی بەڕێوەبردننی ڕیفراندۆم و لە ڕووی یاسایی کاتەکە کراوەیە دەبێت ڕاوێژ بکەن لەگەڵ هەموو لایەنەکان. ئەوە مەسەلەیەکە پەیوەندی بە یەک حەزب و دوو حەزبەوە نییە، پەیوەندی بە هەموو گەلی کوردستانەوە هەیە. هەموو ئەو لایەنانێک کە پشتگیری لە ڕیفراندۆم دەکەن لەسەر بەخۆی کوردستانەکان زۆر تەبیعیە بەشدار بن و ڕایەکەشان بە هەند وەردەگیرێتن و چ ئالێتێک اختیار دەکەن ئەوە دەبێتە ئەساس. سەرباری ئەوەی تێبینی و ڕاو پێشنیاری جیاواز لەبارەی میکانیزم و چۆنیەتی بەڕێوەچوونی ڕیفراندۆم لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە، بەڵام تەواوی لایەنەکان لەگەڵ ئەنجامدانیدان. پەرلەمانتارێکی کوردستانیش دەڵێت پێویستە پەلە بکرێت لە دیاریکردنی نوێنەر و ئەندامانی لایەنەکان بۆ ئەو لێژنەیە کە بڕیاری پێکێنانی بۆ دەرچووە. زۆر گرنگە ئێمە کات بە فیڕۆنە دەین، چکە ئێمە بڕیارمانداوە لە ساڵی 2017 ئەم هەنگاوە گەورە مێژوویە بنین، بۆیە کات لە بەردەمان زۆر بەرتەسکە دەبێت هێز و لایەنە سیاسیەکان بە هەموو شێوەیەک لەسەر ئەم پرسە کۆک بن، خلافات و ناکۆچیەکانی تر بەلاوە بنێن و ئەم بابەتە ببەنە پێش بۆ ئەوەی گەلی کوردستان وەک هاوشێوەی هەموو گەلانی دنیا بە مافی چارەنووسی خۆی شاد بێت کە مافێکی یاساییە بە پێی یاسای نێودەوڵەتی ئەم مافەی بە ئێمە بەخشیوە، بۆیە ناکرێت دوای بخەین. دوومانجی تێپەڕاندووە کۆبوونەوەی نێوان حیزبەکان لەسەر پرسی ڕیفراندۆم، ئەوەی زیاتر دانیشتوان یاریمی کوردستانی نیگەران کردووە چەقبەستووی کێشە و ئاڵۆزیەکانی نێوان لایەنەکانە کاروە خۆیەتی. داوا دەکەن زنجیرەی کۆبوونەوەکان کەمتر بکرێنەوە و حیزبەکانیش دەستبەرداری بەرژەوەندیەکانیان بن. پرسی ڕیفراندۆم باسی گەرمی شەقام و کۆڕ و کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسیەکان لەلاکی تریشەوە پەخستنی پەرلەمانی کوردستان و کێشەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و نزیک بوونەوەی وادەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان وا دەخوازێت لایەنە سیاسیەکان هەنگاو بنێن بۆ وەلانانی بەرژەوەندیەکانیان و چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان. قارەمان جەوەر، کورسات نیوز، هەولێر.